هونەر چی بە تۆ بەخشیوە و چی لە سەمیتەتەوە؟ وڵی ڕێز و خۆشەویستی لە لای خەڵک بە قەدەمەش مەزەنە ناکرێت. باشە من ئێستا ڕەنگە بە تەمەن لە پێیان مناڵتربی بەڵێ تازە چوومە تۆ بەرخێندن تۆ تەواو کرد من تازە چوومەتەوە مناڵترم لە پێیان سەیریکە مەسەلەن 10 ساڵ پێش ئێستا 5 ساڵ پێش ئێستا بەڵێ وەنیە لەگەڵ ئێستای پێیان فەرقی هەیە سە خەڵک کە پەیامە بینێ بەنەوەی کەڵێن ئاوەکتەرەکەی ڕێز و خۆشەویستیەکی بۆ خۆی دروست کردووە لە ناو خەڵک حەزەکەن ڕسمی لەگەڵا بگرن حەزەکەن ئەمیش حەزەرەکە ئەڵێ مادام لای خەڵک خۆشەویستم کە ڕێزە زۆریان بۆ من داناوە کۆمەڵە شتێ وەکو ئینسانی تەبیعی نایکە وەکوەوەی کە هەنێشتی لێ سندوینێتەوە ناتوانانی هۆڕنێ لێبەی دوای ئەڵەن ئەی لەو خۆ پێیان بووە کاکە و چۆنە بێت تۆ ئەکتەری دەرکەوتی تۆ مڵکی میلەتی مڵکی بینەرەکەتی ینی ڕێز و خۆشەویستی پێبەخشوی بەڵام کۆمەڵشتی لێ سندیتە تۆ منیش مرۆڤم گۆشت و ئێسقانم بەخوا و ڕابم وەنیە خەفەتە خۆم پێژەکەنم ینی سەیریکە باشە دوجار منیش ئینسانم وەکو بینەرەکەەوە سارە دەستیشکانێتەوە سرم پێم پێکەنیم فەرم و بڕە یعنی تۆ ناتوانانی وەکو کەسێکی ئەتیادی سادەی بازار کەسێکی ئاسایی بتوانانی تەعامی ڕۆژانی خۆت بکەی ناتوانانی بچووکترین لە حەزە بچووکترین غەڵەت لەسەرێ یعنی تەمەنی هوەری زەربی سفرە بێ وایە نا